بەڵێ دیارە ئێمە بە درێژایی مێژوو بە پێی قۆناغەکان ڕوبەڕووی داگیرکاری بووینەوە و هەر بە پێی قۆناغەکانیش چەندین شۆڕ و ڕاپەڕینمان کردووە بەڵام بەداخەوە ئێستا ئەوەی کە ئەیبینین بەو ژمارە زۆرەی کە کورد و نەتەوەی کورد هەیە و لەسەر هەموو جیهان و لەسەر خاکە داگیرکراوەکەی خۆشمان بەڵام لە هیچ قۆناغەکانەمان توانیوە کە بەڕاستی بتوانین خاوەن دەسەڵات و حکومڕانی خۆمان بین و ئەم پارچە بوونە و ئەم داگیرکاریە بەردەوامەوەی لێکردوین ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرەو دواوە بڕۆین و بەداخەوە ئەوەی ئەم ڕۆژ ئەیبینین شتێکی نامۆنیە نە بە خاکەکەمان نە بنەتەوەکەمان و ئەیبینین داگیرکاریەکی بەردەوام هەیە و ئەمەش پەیوەندی بە کۆمەڵێ بابەتەوە هەیە ئەوەی کە ئەو سیاسەتی کە جیهان بەڕێوە بە و ئەو سیاسەتی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاز بەڕێوە بە و ئەو سیاسەتی کە ئەم بەشە بچووکەی ئێمە لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستان بەڕێوە ئەبا بۆیە هەموو بەرپرسن لە مۆزای کە ڕوویاوە هەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بیریشمانەتێ دەوڵەتی عێراقی سەرۆک کۆمار پەرلەمانی عێراق ئەنجومەنی وەزارانی عێراق کە ئەمە داگیرکاری خاکی عێراقە پێشەوەی داگیرکاری هەرێمی کوردستان بێ دیارە ئێمە بەپێی دەستور هەرێمی کوردستانی لەم بەشە بچووکەی پارچە گەورەکەی کە هەموو ئەزانین هەرێکە و داگیرکراوە و دابشکراوە ئەمە پەیوەندی بەو معادلە و هاوکێشەوە هەیە کە ئێمە بە بەردەوامی داگیرکراوین و نەبوونی ئیرادەی دەسەڵاتداران بەوەی کە ئەو پاوانخوازی و ئەو داگیرکاریانیان پێ قبوڵە و ئەوەی کە سەبارەت بە ڕۆڵی ژنە بە پێچوانەوە من پێم وایە ڕۆڵی ژن لە هەموو قۆناغەکانە ڕۆڵی زۆر باش و سەرەکیشی بینیوە و خۆشمان بینیمان ژنانی شەڕەوانان چ ڕۆڵێکیان هەبوو و لە ڕابردووشە ژنانی باشووری کوردستان لە شەڕ و ڕاپەڕینەکان و بوونیان لە زیندانەکانی بەعسا هەموو ئەمانە ڕۆڵی ژنی لە بەرچاوە و ئەرزانی چ ڕۆڵێکی بینیوە بەوەی کە من پێم وایە بێدەنگەکە هەمووانە تەنیا ژنان نییە ئەو بێدەنگێ بەشێکی ئەگەڕێتەوە بۆ بێئومێدی هاوڵاتیان بەوەی کە چاوەڕانی ئەمەیان نەئەکرد لەم دەسەڵاتە چاوەڕانیان ئەوە نەئەکرد لەم حکوومەتە کە بەو شێوازە و بە ئەو ئاشکراییە ئەو داگیرکاریە قبول بکە بۆیە لە هەوڵی بەردەوامان و چالاکیەکانیشیان زۆرە بەڵام بەشێکی من بۆ ئەگەڕێنمەوە بێئومێدی خەڵکە دەسەڵاتی سەرمایەداری و بێ بەرژەوەندیەکانی خۆی لە هەر بەش و جێگەیەک کە بەرژەوەندیەکانی نەما چۆن بینیمان ئەفغانستانی گەڕانەوە بۆ دەستی تالیبان و بەڕاستی ڕاستە ئێمە دەسەڵاتدارانەکانمان لەم هەرێمی کوردستانە لە چاڕوانی هاوڵاتیەکانی نەبوو کە ڕاپەڕینی کرد بەڵام ئەوانیش بەدەرنین لەوەی کە بەشێکن لەو سیاسەتە و تەحکومیان پێوە ئەکرێ بەڵام ئایا لایەنێک زیاتر لە لایەنێکی تر ئەم داگیرکاری و ئەم پاوانخوازیە پێ قبوڵە ئەو مایی باسە و هەمووشیان بەشدارن من پێم وانێ تەنها لایەنێک بێ هەموو لایەنەکان بەشدارن ئیتر هەندێک ئەوێت لە ڕێگەی ئەوە کە خۆی بێبەری بکە لەو داگیرکاریە نەخێر پێم وایە ئەمە بەشێکە لەو سیاسەت و بەرژەوەندی نەوت و غاز و کۆمەڵێ مەسائیلی ترە بەداخەوە وەکو ئاماژەم پێکرد ئێمە چاوەڕوانمان لەو دەسەڵاتە نەکرد کە ڕۆژێ ڕاپەڕینمان کرد کە ڕۆژێ هەموو هاوڵاتیانی هەرێم بە یەک دەنچوونە سەر سنووقی دەنگان و ئومێدیان بەوە هەبوو پەرلەمان دروستکرا حکومە دروستکرا چاوەڕوانی ئەومانە ئەکرد کە ئەمە ئەنجامەکەی بێ بێگومان ئەنجامەکەی ڕوونە و لە بەرچاوی هەمومانە پێش هەموو شتێک نەمانی ئەم هەرێمەیە بەداخەوە ئەگەر ئەمڕۆ لە ڕێی سیاسەتکردن و لە ڕێی بەرژەوەندیەکانەوە هێواش کەزی بکەن و بەرەو لاوازی بەرن بێگومان لە داهاتوە لە ڕووی هێزەوە ئەگەری زۆرە بەرەو لە ناوبردن ئەڕوا بۆیە ئەنجامی ئەم بێدەنگیەی حکوومەتی هەرێم و پەرلەمان و حکوومەتی عێراقی طبعاً ئاماژەیەکی ناڕوونە بۆ داهاتووی عێراق چکە عێراقیش بەشێکە لە معادلەکە لەبەر ئەوە من پێم وایە گەلخۆشی ئەمە ئەزانێ ینی وەکو ئاماژەم پێکردنەتەوەی کورد بە هەموو بەپێی هەر قۆناغەکان شۆڕش و ڕاپەڕینی کردووە و ئەرزانێت یعنی بەداخەوە ئێمە ئەزمونونەکانی ڕابردوومان دووبارە ئەبێتەوە پێم وانی ئایندەیەکی ڕۆشن چاوەڕێینی ئەم وەزعە بکە بەڵام لە شوێنی تر و لە ڕێگەی ترەوە ئومێد هەیە ئومێدی زۆرمان بۆ خەڵکە پاک و نەتەوە پەرستە هەیە بەوەی کە ئەم وەزع قبوڵ نەکات و بەرەو داهاتوێکی باشتری بەرێ پشگیرێکە بەوەیە کە تۆ دایمەن گەل لە بەرەی حەق بێ و پشتیوانی هەر هەنگاوێک بکە کە بزانێت لە بەرژەوەندی نەتەوەکەیەتی کە خاک نافرۆشێ کە گەل نافرۆشێ کە حکومڕانێکی باشی خەڵکەکەی ئەکا خەڵکەکە بێ بەرژەوەندی ئەوە بکاو ئیتر واز لەو
بەڕاستی ئەو پشگیریە چاوداخرەوە و لایەنە حیزبەتی هەموو ئەو حیزبانێک کە خۆیان بە داکۆکی کارەزانن هەموو ئەوانە مەبەستە هەموو ئەوەی لە حکومڕانی و ئەوەی لە شاخی شایە ئەبێت چاوی زیاتر کراوە بێ و ئەبێ خەڵکەکەش یعنی نەبێتە ئەوەی کە یەک کەس بپەرستێ یەک حیزب بپەرستێ ببێتە ئەوەی کە ئیترەمە هەموو بەرنامەی ژیانی بێ ئەبێ گەل چاوکراوە بێ و بە ئاشکرا ئەوەی کە لە بەرژەوەندی نەتەوە بێگومان خەڵکیش پشگیری ئەوە کاکە لە پشگیری نەتەوە ئەگرێ.